لپازەی ڕەمەزان و تەماتای تا ئێستا بە 1000 دیناریە. پێش 20 ڕۆژی تەماتە بە 500 دیناری بە عێراقی بەسڕا تەماتەی زۆر بوو، تەماتەی چاک بوو. ئێستا بەسڕا تەماتەی کم بووە، بەشی خۆی ناکە. بەشی خۆی ناکە تەماتە ئێستا. تەماتە لە بەسڕا ئێستا دەگاتە ئێرە 700 دینار ڕاوەدەچێت، 100 دینار ڕاوەدەچێت. تەماتەکە بەقار دەبەن 4 کیلۆ نافرۆشێ، بنی هەموو زبالەیە. ئێرانی بە 1100 دیناری بە هەتا 1000 ڕوبعی هەیە. ئێرانی بەس بە قاچاق دێتە ژۆرێ. ئەگە بە قاچاق نێتە ژۆرێ سبێنێ تەماتە حدودەکان بکەوت تەماتە دەبکە 500 دینار ئێرانە. فەقیر پێی دەکرێت. لە پازەی ڕەمەزان و تەماتای تا ئێستا بە 1000 دیناریە. عێراقی بەبە ناکەوی. ئەو تەماتە ئەگە حدودەکە بکەوت تەماتە 400 دینار دێتە ئێرانە. ئێستا بە 1000 دیناری فرۆشتین زەرەرە بە 1000 نایدەینەمە. هیچ پەیوەندی بە ڕەمەزانی وەنیە تەماتە. هیچ پەیوەندی پێوە نییە. سبێنێ ئەو شەو حدودی بکاتەوە سبێنێ وەختا دەیتەوە تەماتەی دەکرێت بە 500 دیناری. پەیوەندی بە حدودی وە نییە. بازاڕی مەسەرەکی گومرگ تەماتەیە. یعنی بازار سەرشیەوە بەس تەماتەیە. ئەگە تەماتە گرام بوو شتەکان کەس بازاری نامینێ. بەقاردەی زۆر بەقاردەی ئێوارە لە دێرکوانە بوومە شەوێ زۆر بەقاراتێ تەماتی پێ نەکرا چیتەوە. بۆ تەماتە گرانە پێی نافرۆشێ. بە 1000 ڕوبعی لەمە بکری بە چەند بێتەوە دەبێت لە دوکانە بە 2000 بێتەوە. لە مارکێتەکان بە 2000. تەماتە لە مارکێتەکان بە 2000. 1 کیلۆ بە 2000. 1 کیلۆ تەماتە بە 2000. تەماتەی باشە عالێرە هەبی بە 1000 ڕوبعی دەکات.